ئێستا هاوینە گەنجی تر وردە وردە بڕێکی کۆچەکە بۆ هەندەرانە ئەوروپا تۆ ئەگەر فرسەتت بۆ هەڵکەوێ ئامادەی وڵاتە جێبێن بەڵێ بەدڵنیایی بۆچی چی وات لێکە لەبەر نەبوونی ئیش و کار لەبەر نەبوونی مافی گەنج لەبەر نەبوونی خزمەتگوزاری ئاو نییە کارەبان نییە ژیان نییە خوێندن نییە دامەزاندن نییە کاتەمانە گلەین ڕەنگە زۆربەی وانیشی بڕۆن هەرم گلەیانیان هەبێ بەڵام ئەگەر دیقەت بدەین زۆربەی و کەسانی هێشتە ئەوروپا دوای چەند ساڵێک حد دڵیان بۆ وڵاتی خۆمان لێدا و ئەگەڕێنەوە ڕەنگە تۆش نمونەت بینی بێ خەڵکێکی ئەگەڕێتەوە ینی ئەوانە بۆ دوای چەند ساڵێک ئەگەڕێنەوە ئەگەر بەڕاستی ئەم وڵاتی خۆمان ئەو هەموو کێشەی ئەخر هۆکارەکەی زین چیە هۆکارەکەی ئەو لەوێ مافەکانی بەدەستێنێ باشە مافە سەرەتایەکانی وەکو ئاو کارەبا و ڕێگە و بانۆمانە هەمی دابین کراوە باشە و دووەمیش ئەو لەبەر خۆشی وڵاتەکەی جێنێڵەوە لە ژێف شاری نەبوونی خزمەتگوزاری و ئەنواع ینی کێشەیە وڵاتەکەی بەجێڵەوە هیچ کەسێک بەدڵ ئەم وڵاتە جێنایەڵە هیچ کەسێک ئەو هۆکارەکەی ئەو کێشانەی کە باست کرد وا کات ینی نیشتیمان و کەس و کار و با بڵین خزمەت نزیکەکانت واز لێ بێنی و جێبێڵ بەڵێ بە دڵنیای من ئیسە وەکو خۆم پارەم پێ بێت ئەم وڵاتە بەجێبێڵم بە حیشی وازبیل لە خێزان و ماڵ و خزم و دۆست ناکەم گیری لێ ناکەی هیچ شتێک وام لێ ناکات لەم وڵاتە بمێنم باسە گریمان چووی تەوێ دیسان بیر لەوە ناکەیتەوە بگەڕێیتەوە ڕەنگە وەکو سەردان بگەڕێمەوە بەڵام بۆ هەمیشەی نە